أخي وبا بلا دور وبا دي وش تركي الدور أخي تبانا أستشعر مزارت كم ترو رشد كم تنحلتت كم والله ديتا بن بيكان ديسا كردتا تاريخن والله هاش هبا والله ديتا بن بيكان والله ديسا دايكت كردستان ديتا تاريخن مسعود بارزاني از گرت ما خو هشیار بکه در چی داره شاشکا تیاسو کی داره شرم نگی رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا سەرانی هێزە ئەم کاتتان باش ئەمڕۆ دووشەممە 22 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەاندنی ڕۆژنامەوانی مەجلسی سەربازی منبەج ڕایگەیاند کە دەوڵەتی تورکیا و گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا هێرشیان کردوتە سەر گوندەکانی ئۆمولجولود، عەرەب حەسان، ئیوان ئەلدات و کاوەکلێ و ئیلن دیندایە لە باکوور و ڕۆژاوای منبەج. هەروەها ئاماژە بەوە کراوە کە تا ئێستا 32 هاوەن و هاوەن گوندەکان کەوتونەتە خوارەوە. فەرماندەیی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت لەم دواییەدا بەردەوام سوڕانەوەی فڕۆکەی سیخوڕی بەسەر پێنجوێن هەبووە. لە 14 تەموزدا فڕۆکەی شەڕکەر 3 جار گۆڕەپانەکانمانی بردومان کردووە. یەکینەکانمان لەو کاتە لەسەر ئەرکە شۆڕژگەڕیەکانیان بوون و بوونە ئامانجی ئەو بردومانانە. هەروەها فەرماندەیی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاشکرای کرد لە ئەنجامی ئەو بردومانەدا سێگەری لا شەهید بوون. یەرەکە دەڵێت سەرخۆشی لە گەلی کوردستان بە تایبەت بنەماڵەی شەهیدانی قارەمانمان دەکەین. لێرەدا جارێکی دیکەڕای دەگەێنین لە پێناو سەرکەوتن لەسەر ڕێگەی ئەو شەهیدانە تا دوات دڵۆپی خوێنمان هەنگاو دەنین و ئاواتەکانی ئەو هەواڵانەمان دەگەینە سەرکەوتن. ناسنامی شەهیدان بەم جۆرە ئاشکرا کراوە. هدایەت ڕەسووڵی بە ناسناوی جەنگاوەر میکایل لە ساڵی 2020 لە مەریوان بەشداری ڕێکخستن بوو لە 14 تەموزی 2024 لە پێنجوێن شەهید بووە. هەروەها عومەر فرات ناسناو بە ئەندۆک تۆڵە هەڵدان ئەویش لە 2020 لە فەرەنسا بەشدار بوو لە 14 2024 لە پێنجوێن شەهید بووە. ئێرفان زەندی بە ناسناوی ڕامان ڕێناس لە بانە ساڵی 2022 بەشداری خەبات بووە و لە 14 2024 لە پێنجوێن شەهید بووە. ناوی من هیدایەتە، پاشناوم ڕەسووڵیە، کۆدی ناو ڕێخستنێ جەنگاوەر میکایلە. ساڵی 94 ینی 73 لە شاری ماوە لەدایک بووم لە بنەماڵێکی بنەماڵێکی هەژار، بنەماڵێکی 5 کەسی خوێندنی مەکتەبێ هەتا نازانم چی بڵێم قۆناغی پێش دانیشگای ینی بەرەوکوپسی بۆ زانکۆیە تا قۆناغم لە مەکتەب دەست خوێندووە. هەرە دەمیش وەکو ناسینی وەکو نییە و حرەکەتم ناسیوە، فقط دەمی پێشێ دەکەرێ هندێک دۆست هندێک ئاشنا شتێکی تێیدا زیاتر ڕوون بوومەوە، جاری ڕێزەکانی گەرێدا بوون. ناوی من ئاندۆک تۆڵهەڵدان ناوی ڕێخستنێ. ناوی منی ماڵێ عومەر فرات. ئەس دی ساڵا 1990 لە ناوچەیە ڕەحای بۆزۆڤایە دایکبووم. دی ساڵا 2018 من بەرێ خوا دا ئەوروپایە، یعنی بەرێ خوا دا ئەوروپا هەڵێکدا باش بوو. من ڕێخستن ئیتالیا ناس کرد لە ڕۆمایە، یعنی هەنێکی هێستیاری چێبوو لە هەواڵا، یعنی هەواڵ شەهید کەتن، یعنی مخارە ئەو نەدیدیت کۆ میواه نەدیدیت کۆ ئەز ئەوروپای جان بکەن. دی ساڵا 2020 ژی لە فەرەنسا پاریسێ بیریار دا کۆ ئەس تەبلە ڕێخستنێ ببم. دەنگێکی ئابوو ژوانێ
گشتی بوون ئەوەی کە منی هەندا بۆی کە بەشداری کارتی بم یعنی بۆ سەبەب سەرهەڵدانی بوو کە لە ڕۆژهەڵاتە دەستی پێکرد من پێشتر پارتم دەناسی وەلی ئەوەی کە بۆ سەبەب کە من بەشدار بووم پێژی دەڵگەم لە ئاو ئەم سەرهەڵدانانە بوو ڕێکخراوەی سیپیتی لەبارەی گۆشەگیریەوە وەڵامی پرسیارەکانی ئاژانسی ئەنەفەی دایەوە بەهۆی بەرپرسیارەتەکەی سیپیتی لە بەرامبەر گۆشەگیری ڕەها لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان بەردەوام سیپیتی ڕوبەڕووی کاردانەوە دەبێتەوە. سیپیتی بۆ یەکەم جار وەڵامی پرسیارەکانی دایەوە و ڕایگەیان کە گۆشەگیری مای قبولکردن نییە، بەڵام باسی لە بەرپرسیارەتی خۆی نەکرد. سەبارەت بە گۆشەگیری ئیمراڵی بۆ یەکەم جار سیپیتی وەڵامی پرسیارەکانی دایەوە، بەڵام دوو پرسیاری بێوەڵام هێشتەوە لە گەشتی کاتژمێر دوودا بە فراوانی ناوڕۆکی پرسیار و وەڵامەکان باس لێ دەکرێن. تەرمی گەریلای هێزەکانی پاراستنی گەل هەپەگە عوسمان ئەربەک زنار ئارامانوس لە 7 حوزەیرانی 2020 لە بێدلیس شەهید بوو پاش 4 ساڵ ڕادەستی بنەماڵەکەی کرا. بنەماڵەکەی لە 8 تەمووز تەرمەکان لە گۆڕستانی بێکەسانی بەدلیس وەرگرت و لە گۆڕستانی زەفی سیرت بە خاکیان سپارد. ئەمڕۆ لە گەڕەکی بەلەدی ناوچەی جیهانی ئەدەنە بۆ ئەربەک بە بەشداری زۆر کەس چالاکی ئەنجام درا. بەپێی زانیاریەکان دەوڵەتی داگیرکەری تورک بردومانی چایمەتینا و دەوروبەری سنووری گوندی گەوهەرزی لە سنووری ئامێدی کردو بەهۆیەوە زیانێکی زۆر بە مڵک و ماڵی هاوڵاتیان گەیشتووە. ئەوە لە کاتێکدایە دەوڵەتی داگیرکەری تورک ماوەی 23 ڕۆژە هەزاران سەرباز و سەدانتانکی هێناوەتە سنووری دهۆک و هێرش و داگیرکاریەکانی بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی و گوندنشینان زیاتر کردووە. ڕەواند مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی کەرکووکیەنەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داڕایگەیان هەموو لایەنە براوەکانی پارێزگای کەرکووک لە گفتوگۆدان بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتن لەسەر پۆستەکانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و جێگرەکانی و پارێزگای شارەکە. مەلا مەحموود دەڵێت گفتوگۆکان بەردەوامن لەبارەی لەسەر سەرجەم ئەو پۆستانەی کە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت. هەروەها لە گفتوگۆداین بۆ ئەوەی ئەنجومەنی شارەکە کۆبوونەوەی دووەمی خۆی ئەنجامدات و کێشەکان چارەسەر بکرێن. هەروەها وتیشی تا ئێستا گفتوگۆکان نەگەیشتووەتە ئەو ئاستەی ناو پێشکەش بکرێت بۆ پۆستی پارێزگاری کەرکووک، بەڵام هەموو لایەنەکان پێیان وایە ئەو پۆستە مافی یەکێتیە بۆ پێیەی زۆرترین دەنگی لە شارەکە بەدەستهێناوە. لە ماڵی سندی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازان هەروەها خانەوادەی شەهیدانی قەڵەم بە دەستپێشخەری دەستگای میدیای لڤین بەراسمی بەخشینی 16 من خەڵاتی ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەما بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا وتاری هەریەک لە سەردیکای ڕۆژنامەنووسان و خانوادەی شەهید سۆرانی مامەحەما خوێندرایەوە. هەروەها 16 من خەڵاتی ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کە دوو خەڵات بوو بەخشرایە هەریەک لە محەممەد ئەمین پێنجوێنی نووسەر و ڕۆژنامەنووس کە لەلایەن لەتیف فاتح فەرەجەوە وەرگیرا و لەگەڵ کەماڵ چۆمانی ڕۆژنامەنووس لە ئێستادا لە تاراوگە دەژی دەبری خۆی نیاز نەجمەدین خەڵاتەکەی بۆ وەرگرت. دواتر ئەحمەد میرە سەرنووسەری گۆڤاری لڤین وتارێکی پێشکەش کردووتی تا ئێستا هیچ کارێکی جدی بۆ کەیسی شەیدکردنی شەهید سۆران نەکراوە. وتیشی ئەم ساڵیادە زیاتر بۆ ئەوەیە کە بە هەمووان بڵێن ئەم کەیسە تا ئێستا بە کراوەی ماوەتەوە ئەگەر ڕێ شوێنی پێویست نەگرێتە بەر ئێمەش ناچارین بە میکانیزمی دیکە بیگرینە بەر. ئەمڕۆ 272 ڕۆژ بەسەر ڕەفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگە بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن، بەڵام بە تۆمەتێکی ناڕەوە پەدەکە ڕۆژی 30 حوزەیران ویستی دادگایی بکات و سزای بەسەردا بسەپێنێ، بەڵام بەهۆی ئامادە نەبوونی دادوەر و دانیشتنەکە بۆ ڕۆژی 29 ئەم مانگە دواخرا. سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز دوای ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوای کوردستان لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە
25 تشرینی یەکەم لە دەواازەی فیخشا بوو لەلایەن یاسایشی پەدەکەوە ڕفێنرا و دوای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو. بەرخۆدێرانی ڕۆژووی مردن بەرخۆدانی مەزنی 14 تەمووز لە کۆڵنی وڵاتی ئەڵمانیا بە مراسمێک یادکرانەوە لە 14 تەمووزی 1982 لە زیندانی ژمارە 5 ئامەد دژی ئەشکەنجە و کارە نامرۆڤیەکانی دەوڵەتی تورک کادرە پێشەنگەکانی پەکەکە کەماڵ پیر و محەممەد خێری دوورمش و عاکف یلماز و علی چیچەک ڕۆژووی مردنی مەزنیان دەست پێ کرد بە بۆنێ 42مین ساڵیادی بەرخۆدانی مێژویی ڕۆژووی مردنی مەزن لە شاری کۆڵنی ئەڵمانیا مراسمێکی تایبەت ئەنجامدرا و شەهیدانی ئەو بەرخۆدانە مەزنە یادکرانەوە. یادەکە بە پێشنگایەتی کۆما و لە ناوەندی جڤاکی دیموکراتیکی کورد ئەنجامدرا لە شوێنی یادەکە وێنەی بەرخۆدێران و ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دانرا. لە یادەکەدا لەسەر ناوی کۆما و قسە کرا و کەماڵ ئاتاش لەگەڵ بەرخۆدێرانی زیندانی ئاماد مابووەوە قسەی کرد و تیشکی خستە سەر بەرخۆدانی شەهیدانی 14 تەمووز لە زیندان. دواتر بەڵگە فیلمێک لەسەر شەهیدان پیشاندرا. پاشان هونەرمەند جومرەت شعرێکی خوێندەوە و یادەکە بە دروشمی شەهیدان نامرن و بژی سەرۆک ئاپۆ کۆتایی هات. لە شاری سیدنی ئوسترالیا بە پێشنگایەتی ناوەندی جڤاکی کوردی دیموکراتیک دەکتەم هێرشی داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەرباشووری کوردستان و خیانەتی پەدەکە بە چالاکیەک شەرمەزارکرا. وێنە و ئاڵای ڕێبەری گەلی کورد بەرزکرایەوە. هاوسەرۆکی فیدراسیۆنی ناوەندی جڤاکی کوردی دیموکراتیکی نەمسا بروسک ئایڤەر ڕایگەیان ئامانجی هێرشی دەوڵەتی تورک ستاتۆی باشووری کوردستان و هەموو دەستکەوتەکانی گەلی کووردا وتی نەوەک هەرپەکەکە پێویستە هەموو کوردێک دژی داگیرکاری و خیانەتی پەدەکە ڕاپەڕێت و تێکۆشان مەزن بکات. هەروەها سەرنووسەری ڕۆژنامەی گرین لیفت وتی پێویستە ڕایگشتی بێدەنگ نەبێت بەرامبەر هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر کوردان و کوردستانیان. بە پێشەنگایەتی دەم پارتی لە شاری مردینی باکووری کوردستان هێرشی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بە هاوکاری و خیانەتی پەدەکە بۆ سەر باشووری کوردستان گربوونەوەیەکی جەماوەری ئەنجامدرا و پۆلیس گەماڕۆیدان. لە چالاکێکەدا هاوسەرۆکی دەم پارتی مردین مهدی تونج ڕاگەیاندراوێکی خوێندەوە. تونج بەوتنی ئێمە باکوور باشوور ڕۆژاوا و ڕۆژهەڵاتین ئێمە کوردستانین دەستی بە قسەکانی کرد. هەروەها پشتگیری هێزە نێونەتەوەیەکان بۆ هێرشەکانی دەستەڵاتی ئاکەپە و مەهەپەیەی شەرمەزار کرد. تونج داوای کرد پەدەکە دەست لە خیانەت و هاوکاریەکانی بۆ هەڵبگرێت و وتی دەبێت بزانرێت ئەو سیاسەتەی ئاکەپە و مەهەپە لە ڕۆژهەڵاتی ناوین بەڕێوەی دەبات ئەمڕۆ لە ئەفرین و سبەی لە هەولێر و ئاماد دەبێت ئەم سیاسەتە قبول ناکەین. هەروەها تونج دووپاتی کردەوە ڕێگەی ئاشتی و ئارامی و چارەسەری بە دوورگەی ئیمراڵیدا تێدەپەڕێت و لای ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانە وتی چارەسەر و ناونیشان دیارە لە ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەت لە کوردستان چارەسەری پرسی کورد لە ڕێگەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە دێتە دی. ڕێبوار ڕەشیدی کاسبکاری خەڵکی شاری بانە لە ئەنجامی تەقی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی ڕژیمی ئێران گیانی لەدەستدا. جێیامەژێ ڕەشیدی خێزاندارە و خاوەنی دوو منداڵی بچووکە. گوڵی شادکام نووسەر و لێکۆڵەری کورد لە دایکبووی قوچان سەر بە خوراسانی ڕەزاوی لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ئێرانەوە بە تایبەت سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی هەڕەشەی لێکراوە و گیانی لە مەترسیدایە. گوڵی شادکام کارناسی لێکۆڵینەوەی زانستە کۆمەڵایەتەکانە و دانیشتووی وڵاتی کانەدایە و لەم دوایانەدا بەردەوام لەگەڵ هەڕەشەی ئیتلاعاتی سوپای پاسداران ڕوبەڕوو بۆتەوە ناوبراو پێشتر لە جێگەی ڕاوێژکاری نووسنگەی تۆمارکردنی میراتی مانایی پارێزگای خوراسانی ڕەزاوی چالاکی هەبووە. ئەو لێکۆڵەر و نووسەرە کووردە خاوەنی چەند کتێبێکی وەک سێ خشتیە کورمانجیەکانی خوراسان لەگەڵ پرۆفسۆر جەلیل لە زانکۆی ڤێن بڵاوی کردوتەوە لە ساڵی 2012 و هەروەها خاوەنی چەندین کتێبی دیکە بە ناوەکانی کولتوری کورمانجی فارسی خوراسان لە قۆناغی بەرهەمهێنان و ئامادەی بڵاوکردنەوەدان. کەششناسی ئێران ڕایگەیان 12 پارێزگا بەهۆی شەپۆلێکی ناسەقامگیری کەشوهەوا و ڕوبەڕووی پاڵەپەستۆی چاوەڕوان نەکرا و گۆڕانکاریەکی کەشوهەوا دەبنەوە. کەششناسی ئێران ڕایگەیاندووە لە پارێزگاکانی ورمێ، ئازەربایجان، ڕۆژهەڵات، ئەردەبیل، گولستان، مازەندەران، خوراسانی باکوور، سمنان، تاران، ئەلبورز و قەزوین و هورموزگان و سیستان
پێشبینی دەکرێت گۆڕانکاری تووپڕی کەشوهەوا ڕوو بدات چاودێری دەکرێت شەپۆلێکی بەهێزی باوبۆران ڕوو لەو پارێزگایانە بکات ئەو پارێزگایانە نزیک بە کەنارە ئاویەکانن ئەگەری دروست ئەو پارێزگایانەی کە نزیکی کەنارە ئاویەکانن ئەگەری دروستبوونی لافاویان تێدا هەیە هەروەها داوا لە خەڵکی ئەو 12 پارێزگایە کراوە بۆ کاری پێویست نەبێت لە ماڵەکانیان نەچنە دەرەوە. میدیاکانی ڕۆژاوای کوردستان بڵایان کردەوە کەمێک پێش ئێستا ئاگر لە بەنزینخانەی جەزیرە لە گەڕەکی ئەنتەریەی شاری قامیشلوی سەر بە کانتۆنی جەزیرە کەوتوتەوە ئاماژە بەوەش کراوە بەهۆی ئاگرەکەەوە 2 کۆگای بەنزین تەقیونەتەوە و دواتر تیمەکانی ئاگر کوژێنەوە گەیشتنە شوێنی ڕووداوەکە جێگای ئاماژەیە تا ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە نازاندرێت. هۆزان سەرحەد هونەرمەندێکی لێهاتوو لە هەناوی شۆڕشدا گەریلا هونەرمەند و میزیکژەن بە دەستێکی چەکەکەی و بە دەستێکی تری سازەکەی هەڵگرت بوو لە دوو سنگردا شەڕی دەکرد بە چەکەکەی خاکی کوردستان و گەلەکەی دەپاراست لە هێرشی قڕکردن و داگیرکاری بە ساز و دەنگە زوڵاڵەکەی و هونەرە باڵاکەشی کەلتور و شوناس و هونەری ڕەسەنی کوردی دەپاراست لە جینوسایدی کەلتوری و داگیرکاری زیهنی. هۆزان سەرحەد هونەرمەند و شۆڕشگێڕی خۆشەویستی ناوگەل 25 ساڵ لەمەوبەر شەهید بوو. هۆزان سەرحەد هونەرمەندێکی لێهاتوو لە هەناوی شۆڕشدا. ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنا و نیشاندان أسألكم هلبم هاورني هاورني أسألكم هلبم استنشبكي وطاني گەریلا هونەرمەند و موزیکسیان بە دەستێکی چەکەکەی و بە دەستەکەی تری سازی هەڵگرت بوو لە دوو سەنگەردا شەڕی دەکرد بە چەکەکەی خاکی کوردستان و گەلەکەی دەپاراست لە هێرشی قڕکردن و داگیرکاری بە ساز و دەنگە زوڵاڵ و هونەرە باڵاکەشی کەلتور شوناس و هونەری ڕەسەنی کوردی دەپاراست لە جینۆسایدی کەلتوری و داگیرکاری زێهنی ئەو هۆزان سەرحەدە هونەرمەند و شۆڕژگێڕی خۆشەویستی ناوگەل 25 ساڵ لەمەوبەر شەهید بوو ئەو تاکانە هونەرمەندەی شۆڕش و هونەری ئاوێتەی یەک کرد و هەمیشە لەشان چەکەکەیەوە سازێکیشی لەشان بوو وەک گەڕیدەی حەقیقەت و هونەر و ڕەسەنایەتی گەلەکەی لە ناو لاوەک و دەنگبێژی لە داوێنی چیای ئارارەتی باکووری کوردستانەوە دەگەڕا و ئاشنای مەقام و هۆرەی گەرمیان و سەحەری سلێمانی و حەیرانی دەشتی هەولێر و چەممەری ناوچەی کرماشان بوو. بخوینە شەهیدم تەناوی فەکر بەرخودەم سلێمان ئالی دۆخان ناسراو بە هۆزان سەرحەد لە 24 تەموزی ساڵی 1970 لە شارۆچکەی ئەلەشکیردی سەر بە ناوچەی ئارارات لە باکووری کوردستان لەدایک بووە و هەر لە تەمەنی منداڵیەوە لە ژێر کاریگەری برا گەورەکەی خولیای هونەر لە ناخیدا چەکەرە دەکات و هەر بەو جۆرە دەست بە ژەنینی سازک لە ساڵی 1970 لە ناو 1800 خوێنکاردا لە شاری ئزمیر لە بەشی موزیک پلەی دووەم بەدەست دەهێنێت و لەوێدا لە بری ساز بەشی تار لە موزیکی ئازەری دەخوێنێت و هەردووا بەدوای ئەوە فێری ژەنینی پیانو شمشاڵ و گیتار دەبێت. ئاوێتەبوونی بە دنیای هونەر و موزیک دەبێتە پاڵنەر بۆ ئەوەی سەرکێشی بکات بە دوای سیاست و هونەرە ڕەسەنەکاندا بگەڕێت بۆیە لە زانکۆ بە گرنگیەوە باس لە هونەر و گۆرانی کوردی دەکات کە دەبێت لێکۆڵینەوەی باشی لێ بکرێت و هەر لەو پێناوەشدا چەند گۆرانێکی کۆنی کوردی دووبارە زیندوو دەکاتەوە. هۆزان سەرحەد لە ساڵی 1992 لەگەڵ خوێنکارێک بە ناوی یەڵدز هاوسەرگیری دەکات و لە تەموزی هەمان ساڵدا پێکەوە ئاشنای بیر و ڕێبازی پەکەکە و ئۆجەلان دەبن. یەڵدز دوای ماوەیەک لەلایەن هێزەکانی دەوڵەتی تورکەوە دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندانی شاری ئەماسیە و 12 ساڵ زیندانی کردنی بەسەردا دەسەپێنرێت. دوای ئەو ڕووداوەش سەرحەد ڕوو لە شاخ دەکات و سەرەتا دەچێتە هەرێمی حەفتانین و دواتر لە ئەکادیمای مەحسووم قوڕقماس پەروەردە دەبینێت و بەهۆی بەهرەداربوونی لە بواری موزیک لە ئەوروپا 4 ساڵکاری هونەری لە چوارچێوەی موزیک و شان و درێژە پێدەدات و گرنگی بە هونەری ڕەسەن و زیندووکردنەوەی دەدات.
هۆزان سەرحەد ساڵی 1996 لە ئەوروپاوە دەگەڕێتەوە کوردستان و دوای چەند مانگێک مانەوەی لەزا ڕوو لە باشووری کوردستان و مەڵبەندی ڕۆشنبیری میزۆپۆتامیا لە هەولێر دەکات. دواتر لە سلێمانی درێژە بە کارەکانی دەدا. دوایەوەی لە 16 ئایاری ساڵی 1997 لەلایەن پارتیەوە هێرش دەکرێتە سەر مەڵبەندی ڕۆشنبیری میزۆپۆتامیا لە شاری هەولێر و چەند هونەرمەندێک شەهید دەبن. هۆزان سەرحەد گۆرانیەکی بەناوی هەولێر تۆمار کرد وەک هاوخەمیەک بۆ لەدەستدانی ئەو هونەرمەندانە کە دواتر ئەو گۆرانیە هێندەی دیکە ئەو هونەرمەندەی بە باشوور ناسان. ئاگیری سەرهێڵدانەی قەلای بەرخوێدانەی دێلینا حەگیدانەی شەی سەرحەد لە شاری سلێمانی نزیکەی 3 ساڵ ماوەتەوە و لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانی وەک ئیبراهیم خەیاتی کۆچکردو، تارە ڕەسوڵ، تەحسین تەها، ئەرجومەن هەورامی، نیان عەبدوڵڵا و بەشێک لە موزیک ژەنەکان کاری هونەریان پێکەوە ئەنجامداوە. ئەو هونەرمەندە مەزنە دوجار لە 22 تەموزی ساڵی 1999 بۆ تۆمارکردنی کلیپێک لەگەڵ چەند هاوڕێیەکی دیکەی دەچنە هەرێمی بۆتان لە باکووری کوردستان و دەکەونە بۆسەی سەربازانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە و بە شێوەیەکی دڕندانە لە هەلیکۆپتەرەوە لە بەرزیەکی زۆرەوە بەری دەدەنەوە و شەهید دەبێت. بەڵام بۆ هەتایە ناو یاد و هونەرە باڵاکەی بە زیندوی دەمێنێتەوە. لە دوای شەهیدبوونی هۆزان سەرحەد چەندین گروپ لەسەر ئاستی کوردستان و دەرەوەی وڵات بە ناوی ئەوەوە ناونێران و بوو بە سەرچاوەی ئارەزووی سەدان کەس بۆ هونەر بە هەزاران گەنجیش لە ناو ڕیزەکانی گەریلا ناو یاخود پاشناوی خۆیان بە ناوی ئەوەوە دیاری کردو. هەواڵەکانمان پێشکەش